57 کۆچبەری کورد کە بە مەبەستی گەیشتن بە ئەوروپا لە کەناراوەکانی تورکیا دەستگیرکران ماوەی 9 ڕۆژە لەلایەن هێزە ئەمنیەکانی تورکیا و ڕادەستی سوپای ئازادی سووریا کراون و بۆ کەمپێک لە شاری حەلەب دوورخراونەتەوە. ئێستا لە کەمپێک لە شاری عەزاز دەست بەسەرن. یەکێک لەو کۆچبەرانە لە ڕێگەی کەناڵی پەیامەوە داواکارە بەهانایانەوە بچن و ڕزگاریان بکەن چونکە کەمپەکە هیچ مەرجێکی ژیانی تێدا نییە و زۆربەیان تووشی نەخۆشی پێست و تایبەرز بوون. ئەوان دەڵێن لەسەر ئاستی حکوومەتی هەرێم هیچ هەنگاوێکی کردەی نەدراوە، تەنها ڕێکخراوێکی کۆچبەران نەبێت لەسەر خەتە لەگەڵیان. هەروەها پێیان ڕاگەیەندراوە لە ڕێگەی تورکیاوە دەیانگەڕێنەوە کوردستان، بەڵام ئەوە 9 ڕۆژ تێپەڕیوە و هەر لە شوێنی خۆیاندا دەست بەسەرن. ئێمە و کۆمەڵە گەنجین کە تورکیا دیپۆرتی سووریا کردینەوەوانێ ئێمە و ئەمڕۆ بەماوەی 8 ڕۆژە ئەوەمەوا لە سووریاین سەرەتا 2 ڕۆژ لە هۆتێلێک بووین دوای گواستیانیەوانێ بۆ یەکێک لە کەمپەکانی شاری عەزازدا حەلەب لە کەمپەدا وەک ژیان ئەمینە بەڵام بچووکترین پێداویستی ژیانی تێدا نییە، نەکارەبا هەیە، ئامێری فێنکردەوە هەیە. ئێمە زۆربەی زۆرمان زۆربەی زۆری لە گەنجەکان تووشی نەخۆشی حەساسیت بوونە، تووشی نەخۆشی تر بوونە. لێرە مەسرف گرانە، لێرەکانە هەندێک لە گەنجەکانمان پارەی پێنەماوە، لێرەکانە بەدەست بە حیساب بەدەست حکوومەتی تورکیاوەیە، بەڵام لێرەکانە چوونە دەرۆمان باش نەگە بتوانین بە خۆمان نان بکرن. لێرە هەر کەسێک بە خۆی چەکدارێکە و بە خۆی حکوومەتێکە بەڕاستی ژەمان زۆر لەمە ترسیدایە. داوایان لێ دەکەینەوە دووبارە لەنێو ئەو 57 کۆچبەرە خەڵکی شارەکانی سلێمانی و هەولێر و ڕانیە و ئیدارەی گەرمانی تێدایە، سەرجەمیان گەنجن و ژن و منداڵیان لەگەڵدا نییە. ئەو کۆچبەرانە باز لەوە دەکەن وەکو پێویست نانیان پێنادەن و شوێنی مانەوەشیان لەو پەڕی خراپیدایە، زۆر بەشیان پارەیان لێ بڕاوە، ئەگەر لە ماوەیەکی کەمدا نەگەڕێندرێنەوە تەندروستی بەشێکیان ڕۆ خراپتر بوون دەچێت. ئێمە سەرەتا کە تورکیا دیپۆرتی سووریا کردین ڕاستەوخۆ هێناینە شاری عەزاز، ڕادەستی سوپای ئازادی کردین هەر لە شاری عەزاز. ئێستا ئێمە لە کەمپێکی لە کەمپەکاندان کە بە زۆری ئاوارەی سووری تێدایە. سەبارەت بە حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەو کاتی ئێمە 3 ڕۆژ بۆ هاتنیێرەکانە وعدی ئەوەی پێداین بەڵێن ئەوەی پێداین کە لە ماوەی کەمتر لە 3 ڕۆژدا بمان گوازێتەوە بۆ هەرێمی کوردستان. ئەوە ئێستا 4 ڕۆژ تێپەڕیوە و هەر ئەمڕۆس پێیمان پێدەکەن زۆر لە پەرلەمانتارەکان لەسەر خەتن بە حیساب دەڵێن، هەندێک دەڵێن ئیش بە خاوی دەڕوا، هەندێک دەڵێن بۆ بەیانی، هەندێک دەڵێن دوو بەیانی، هەند دەڵێن ئاوا. دەستگای لووتکە کە لە بواری کۆچبەراندا کار دەکەن لە ڕێگەی پەیامەوە ڕایانگەیان ئەو کۆچبەرانە بە پەنابەری سووری خۆیان ناساندووە، بۆیە تورکیا دیپۆرتی سووریای کردوون. هەوڵەکانیشان بەردەوامە و داواش لەو کۆچبەرانە دەکەن دان بە خۆیاندا بگرن، چونکە لە ماوەی 48 کاتژمێری داهاتوو ڕەوانەی تورکیا دەکرێنەوە و سەرجەم ڕێکارە یاساییەکان تەواو بوون و هەفتەی ئایندەش دەگەڕێندرێنەوە هەرێمی کوردستان. ساڵی 2020 نزیکەی 6,000 گەنج بە مەبەستی گەیشتنی ئەوروپا کوردستانیان بەجێهێشتووە. ئەم ساڵیش نزیکەی 20,000 گەنج ڕێگەی کۆچی نایاساییان گرتۆتە بەر و هێندێکیان پێش گەیشتنیان بە ئیتاڵیا و یۆنان لە ئاوی دەریاکان خنکاون. زۆرجار ئەوانەشی لەبەر دەستەبەرکردنی مافی پەنابەری بە هاوڵاتی سووری خۆیان دەناسێنن، دیپۆرتی سووریا دەکرێنەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.